عەبدوڕەحمان قاسملوو ساڵی 1930 لە بنەماڵەیەکی ناسراوی شاری ورمێی خۆرهەڵاتی کوردستان لەدایکە بێ. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و دوانەوەندی لە ورمێ و دواتریش لە تاران سەواوکە. قاسملوو وەک خۆی لە کتێبی 40 ساڵ خەبات لە پێناوی ئازادیدا ئاماژەی پێیەکە هەر لە سەرەتای قۆناغی مێردمناڵیەوە سیاسەت بیر و هزریگە ڕاکێشاوە. قاسملوو ساڵی 1945 و لە سەردەمی کۆماری کوردستاندا بە دامەزراندنی یەکێتی لاوانی دیموکرات لە شاری ورمێ دەست بەکاری سیاسی و ڕێکخراوەی یەکە. لە ساڵی 1946دا پاشەوەی تاکە کۆمارەکەی کوردستان لەلایەن حکومەتی پاشایەتی ئێرانەوە ڕوخێ بە مەبەستی خوێندن ئەچێتە شاری تاران و دواتریش بە هەمان مەبەست ساڵی 1948 بەرەو پاریسی پایتەختی وڵاتی فەڕەنسا بەڕێیەکەوێت. قاسملوو هاوڕێ لەگەڵ چەند خوێندکارێکی کورد لە فەڕەنسا کۆمەڵی خوێندکارانی کوردیان لە ئەوروپا دامەزراند. ئەو پاشەوەی لە کۆبوونەوەیشی خوێندکارانی ئێران لە پاریس بەشداریەکە و لەو کۆبوونەوەیدا لە دژی شای ئێران و بەرتەسکردنەوەی ئازادیەکان قساکە هەرامەشە بێتە هۆی ئەوەی کە لەلایەن باڵێۆزخانەی ئێران لە پاریس بخرێتە ژێر گوشارەوە. دواتریش بە ناچاری و بە مەبەستی بەردەوامبوون لە خوێندن ڕوو لە شاری پراگی پایتەختی وڵاتی چێکۆسلۆڤاکیا بکەن. قاسملووی تەمەن 20 ساڵ لە زانکۆی پراگی وڵاتی چێکۆسلۆڤاکیا کچیشی چیکی بە ناوی هێلێنا ناسێ. پاش 6 مانگ لە یەکتر ناسین هاوسەرگیریەکەن. خاتوویێلینە پاشەوەی ژیانی ئەوبەش لەگەڵ قاسملوو پێکەێنێ ناوی خۆی بە نەسرینە گۆڕێواڵێ تا پێش ناسینی قاسملوو من هاوڵاتیەکی چێکۆسلۆڤاکی بووم. هاوژینەکەی قاسملوو ژیاننامەی خۆی و پەیوەندیەکانی لەگەڵ قاسملوو لە دووتێی کتێبێک ئەنووسێتەوە. ساڵی 1951 پاش بەدەستێنانی ماسەر لە زانستە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە زانکۆی پراگی وڵاتی چێکۆسلۆڤاکیا ئاگەڕێتەوە تاران و لەگەڵ حیزبی دیموکرات و حیزبی تودەی ئێران درێژە بە چالاکی سیاسیەدا. دواتریش بۆ ڕاپەڕاندنی وەرکانی کە لەلایەن حیزبی دیموکراتەوە پێی سپێردرابوو دەچێتە شاری مەهابادی خۆرهەڵاتی کوردستان. قاسملوو پاش 5 ساڵ هەوڵ و چالاکی سیاسی لە ئێران جارێکی دیکە ئەگەڕێتەوە وڵاتی چێکۆسلۆڤاکیا و دواتریش لەگەڵ سەرهەڵدانەوەی شۆڕش لە عێراق و بوژانەوەی شۆڕشی ڕزگاری خوازانەی کورد لە باشووری کوردستان ساڵی 1950 هاوڕێی لەگەڵ چەند ئەندامێکی دیکەی حیزبەکەی هەوڵەدەن بە ئەوکاری پارتەکانی باشووری کوردستان ڕێکخراوەکانی حیزبی دیموکراتی کوردستان زیندوو بکەنەوە، بەڵام لەم هەوڵەدا سەرکەوتوو نابن. قاسملوو ساڵی 1960 لەلایەن حکومەتی عێراق لەو وڵاتە دەرەکرێ و ئەویش عێراق بەرەو چێکۆسلۆڤاکیا بەجێهێڵێ. قاسملوو لەگەڵ گەڕانەوەی بۆ وڵاتی چێکۆسلۆڤاکیا بەردەوامی بە خوێندنەدا. ساڵی 1962 دکتۆرای لە ئابووریدا بەدەستهێنا تا ساڵی 1970 لە زانکۆی پراگ وەک مامۆستا وانی وچۆتەوە. لەو ماوەیەشدا چەندین کتێب و نامیلکەی سەبارەت بە ئەستەنگە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکان نووسی کە بەناوبانگترینیان کتێبی کوردستان و کوردە کە تا ئێستاش بە چەندین زمانی دنیا بەتایبەت عەرەبی و فەڕەنسی و ئینگلیزی چاپ و بڵاو کراوەسەوە. ئەو لەناو بیر و باوەڕی داخراوی ئەو پەڕگیریدا لە سەردەمی دەرگا داخراوەکانی دنیادا لە ڕۆژگاری چوونەوە ناو قاوغی گۆشەگیریدا لە وەرزی چەقبەستن و یەکڕەنگیدا ئەو بەر لە هەمووان وتی کرانەوە و هەمەڕەنگی و ڕێگای گۆڕان. قاسملوو هزرێک لە ئاوێنەی بەرهەتاو، ئەو ئاوێنەیەش لە خۆشەویستی خەڵکی، ئەو خۆشەویستیەش لە پەیفی ئازادی و ئازادیش لە جەستەی شەهیدان. قاسملوو پیاوێک لە پەنجەرەی گوڵهەنار لە نواڵەی سنگی قازی و سنگی قازی لە سنگی سابڵاخ و ئەو سنگەیش لە سنگی نیشتیمان. دکتۆر قاسملوو شارەزایەکی باشی لە زمانەکانی عەرەبی، فارسی، تورکی، فەڕەنسی، ئەنگلیزی، چیکی و ڕووسیدا هەبووە. پاشدەرچوونی بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 و ڕێکەوتنی لایەنەکانی باشووری کوردستان و حکومەتی عێراق، دکتۆر قاسملوو بە کەڵک وەرگرتن لەم هەلە بە مەبەستی بوژاندنەوەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەوروپاوە گەڕێتەوە کوردستان. ئەو پاش بەستنی کۆنگرەی هەمی حیزبی دیموکرات لە ساڵی 1971 دەبێتە ئەندامی کۆمیتەی ناوەندی و دواتریش بە سکرتێری گشتی ئەو حیزبە هەڵبژێردرا. قاسملوو ماوەی 18 ساڵ بەرپرسیارەتی یەکەمی حیزبی دیموکراتی کوردستانی لاستۆ بووە. ساڵی 1978 و ئەو کات لەگەڵ ڕاپەڕینی گەلان لە ئێران و ڕوخانی حکومەتی پاشایەتی، دکتۆر قاسملوو وەک ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە پێناو گەیشتن بە ئامانجەکانی گەلی کورد تا ئەو کاتە هەوڵی زۆریدا و باتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێران حیزبی دیموکرات و لایەنەکانی شۆڕشی ڕزگاری خواز لە خۆرهەڵاتی کوردستان ڕوبەڕووی شەڕی چەکداری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بوونەوە.
نەخشێتمان لەبەرچاو بێ میلەتێکی زیندوو ئەگەر ئازادی بێ ئەگەر بێوە بە حەقی خۆی بدا نابێ لە فیداکاری بترسێ نابێ لە خۆبوردن بترسێ. ڕۆڵی قاسملوو لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە خۆرەڵاتی کوردستان لێهاتوانە و بەرچاو بووە. هەر ئەم لێهاتوویە دەبێتە هۆی ئەوەی هەوڵی تیرۆرکردنی بدرێت. لە 13 تەموزی ساڵی 1989 لە کاتی دووەمدا نووسانی لەگەڵ نوێنەرانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران دکتۆر قاسملو عەبدوڵڵا خادری ئەندامی حیزبی دیموکراتی کوردستان لە ڤیەنای پایتەختی وڵاتی نەمسا تیرۆرکران. Kalla ve kurban dua,